بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا وشفيعنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، حەمد و سەنا و سپاس و سایش بۆ خودای پەروەردگار کە ئەم شەوش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. داوا دەکەم لە خوای گەورە دەی ئەپارێمەوە لەو خالقە عەزیمەی، ئەڵێم یا ڕەحمان یا ڕەحیم، یا غەفور و یا کەریم، یا حەی و یا قەیوم، و یا بەدیع السەماوات والأرض، و یا الله و یا الله و یا الله. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای ئێمە عەبدی بێدەسەڵاتی ڕۆڕەشی گوناحباری زەلیلی ڕۆڕەشی بەردەستی توی. خوای تۆش خوایەکی میهرەبان و بەفەزڵ و بەکەڕن. یا ڕەبی خوددا ئەگەر ئێمە مستحقی لێخۆشی بوونیش نەبین، مستحقی عەفوی تۆش نەبین، بەڵام خوای تۆ ئەهلی عەفوی، تۆ ئەهلی لێخۆش بوونی. یا ڕەبی خوا لێمان خۆش بە، ئەهل التەقوا و ئەهل المەغفرە. یا ڕەبی خوددا تۆ ئەهلی مەغفرەتی، ئەهلی لێخۆش بوونی. یا ڕەبی خوا لێ ئێمە خۆش بە، یا ڕەبی خوا لێ ئێمە خۆش بە. خوای گوناحەکانمان ئەگەر چی گەورن زۆرن، بەڵام بەرامبەر عەفوی تو هیچنی هیچنی. یا ڕەبی خوای عەفومان بکەی. یا ڕەبی خودای ڕۆژی و تاعەت و عیبادەتی ئەو مانگەمان لێ قەبوڵ کەی. خوای دوعا و نزایەکانی ئەو مانگەمان لێ قەبوڵ کەی. یا ڕەبی خوای دوعا و نزای ئەو مانگەمان لێ قەبوڵ کەی. یا ئەکرەم الئەکرەمین یا الله. یا ڕەبی خودای حاڵی موسڵمانانی ئومەتی محەممەد لەو پەرش و پرزە و ناخۆشیە خوای بەهانای بی، خوای بەهانایان بی، خوای بەهانایان بی. یا ئەکرەم الئەکرەمین یا الله. خۆشەویستانم، یەک لە هۆکارەکانی نەمان و فەوتانی بەرەکەت لە ناومان حەسوودی و ڕگلێبوونەوەیە. یەک لە هۆکارەکانی نەمانی بەرەکەت لە ناومان حەسوودی و ڕگلێبوونەوەیە. چونکە ئەو ڕێگلێبوونەوە بە سەبەب حەسوودیەکەی دێتن. تۆ حەسوودی دەبەی بۆیە ڕکل لە کابراش دەبتەوە، یان ڕکل لە بسورمانەکەی دەبتەوە. بەڕاستی حەسوودی دەردێکی زۆر زۆر پیسە. هەر کەسێک حەسوودی لە ناو هەناوی پەیدا ببی، ئەو حەسوودیە خۆی خۆی دەیسووتێنیتەوە، بە خۆی دەیسووتێنی و دەیبرژێن و بەیلاجی دەبە. پێش ئەوەی تۆ حەسوودی بە کابرای ببەی، خۆت فەوتان، خۆت سووتان، خۆت کاول کرد، ئینجا پاشان حەسوودیت بە کابرای برد. جا ئەگەر خوا نەخواسە چاویشی پیس بوو، ئەو هەر قوڕ بەسەر کابرای مقابلیش دەکە، قوڕ بەسەر موسڵمانەکەی کەش دەکە. لەبەرەوەی هەموو چاوپیسەک حەسوودە، بەڵام هەموو حەسوودەک چاوپیس نییە. چاوپیسی لە حەسوودی پەیدا دەبی، بەڵام هەموو حەسوودەکان شەرت نییە چاویان پیس ببیتن. جا ئازیزانم، بەڕاستی حەسوودی و ڕگلێبوونەوە دوو دەرجی زۆر کشوندن. حەسوودی و بغز و عەداوەت و عقد و بغز لەگەر موسڵمانان دوو دەردی زۆر کوشندن کە دین ئەفەوتێنن. ئەم دوو نەخۆشیە خوای گەورە لە قورئاندا زەمی کافران و منافقانی کردیە پێی، کە کافران و منافقان ئەو عادەتیان و حەسوودیان بەرامبەر یەکتر هەیە و یەکتری دەبغزێنن. ئەوتە خوای گەورە لە قورئانەکەی خۆیدا ئەفەرمووتێن ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم وَدَّ كَثِيرٌ من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم أنه الحق. خوای گەورە دەفەرمێ وَدَّ كَثِيرٌ من أهل الكتاب، دەیانەوێ زۆری لە ئەهلی کتاب تەمەنا دەکەن لو يردونكم من بعد إيمانكم كفارا، حەز دەکەن ئێوەش کافر بن، حەز دەکەن ئێوەش پاشگەز ببنەوە لە دینەکەی خۆتان، حەز دەکەن ئەنگۆش بە دوای محەممەد المستەفا نەکەون، بە دوای قورئان و نور نەکەون. لەبەرچی حەسەدەن من عندی ئەنفوسیهم، لەبەر ئەوەی حەسوودیان هەیە، حەسوودیان بە ئێوە دێ کە بە دوای محەممەد المستەفا کەوتون، حەسوودیان بە ئێوە دێن کەوا بە دوای قورئان و نور کەوتون، بوون ئەهلی قبلە و بوون ئەهلی نوێژ، حەسوودیان پێدێتن. من بعد ما تبين لهم أنه الحق،
من بعد ما تبين لهم الحق باش ئەوەی کە حەق و ڕاستیشان لە بۆ ڕۆن کرایتەوە کە زانیتیان ئیسلام ئیمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم هەمووی حەق و ڕاستە بەڵام لەبەر حەسوودی پێیان ناخۆشە ئێوە بە گەریان دەکەون و حەز ناکەن حەز دەکەن هەر بە کافری بمینێنەوە بزانە خی گەورە لێرە حەسادەتی بە وەصفێکی زەمکرا و باس کردووە کە کافرەکان و منافقەکان ئەم سیفەتەیان لێیە زە ئازیزانم بەڕاستی پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام دەفەرمێ لا يزال الناس بخير ما لم يتحاسدوا وإمام الطبراني حديث رواية كلية صحيحة دەفەرمێ لا يزال الناس بخير ما لم يتحاسدوا بەردەوام خەڵک لە خێر دەمینێتەوە ئەم ئینسانە بەخێر و سەلامەت دەمێنێتەوە دینی ما لەم يتحاسدوا بەڵام هەتا حەسوود نەبی بەڵام کە حەسوود بوو ئەو خێر و ئەو دینداری لە دەست دەڕواتن ئەم خێر و ئەم دینداریەی لە دەست دەڕواتن ئەم سەلامەتی دینەی لە دەست دەڕواتن زە ئازیزانم بەڕاستی حەسوودی نەخۆشێکی کوشندەیە بەڕاستی نەخۆشێکی کوشندەیە لەبەر چی لەبەر ئەوەی تۆ خەلەل لە ئیمانتدا هەیە بۆیە حەسوودی دەبەی تۆ حەسوودی بە کابرایەکی دەبەی کەەوە خوا ماڵی دایتەوە نییە ئەو ماڵی خۆڕبی خوا لێ بستینتەوە باشە ئەتوو دەتەوێت قسە بکەی لە شەعنی خوای دەتەوێت قسە بکەی لە ئەمری خودای گەورە خوا بۆ خۆی ئەو ڕزقە دایتێ تۆ دەی ئیعتراز دەگری لە ئەمری خودای گەورە تۆ دەی گلەیت هەیە لە ئیشەکانی خوای گەورە تۆ دەی خوای ئەستەغفرڵە بەعادیل نازانی کە دایتێەوەی دەتەوێت بداتە تو لە دەستەوەی بستینتەوە ئەمە زۆر خەتەرە ئازیزان حەسوودی ڕازی نەبوونە بە ئەمری خوا بە قسمەتی خوا بە عەدلی خوددا بە تەوزیعاتی خودای گەورە ڕازی نەبوونە تۆ بۆیە حەسوودی پێ ئەبەی تۆ ڕازینی بە قسمەتی خودای تەوزیعی خودای گەورە جا بەڕاستی ئینسان دەبێت زۆر ئاگای لەخۆ بێ ئەمە خەلەلێکی ئیمانی زۆر خەتەرە کە تۆ حەسوودی بە خەڵک ببەی بەڵام نەوع حەسوودیەکمان هەیە پێدەی غیبتە ئەوەیە حەسوودی نییە دەبین مسلمانی خێرکەرە دەری خۆڵی ئەمیش ئەوهام هەبایەوە چوی ئەمیش ئەوهام دەکرد یا ڕەبی خوا بەرەکەت بایەتە ماڵی خی گەورە کو ئەزور و پاداشی ئەو کابرایە دەنووسی ئەوەندەش ئەزور و پاداشی تو دەنووسی لەبەر چ کۆ دوعای خێرت بۆ کرد بەڵام حەسوودی ئەوەیە تۆ حەز بکەیت تەمەنا زەوالە نیعمەت الغەیر حەز دەکەی خوا لێی بستینتەوە کابرا لە خۆی سیارەی کریا حەز لێ خوا ئەو سیارەی لێ بستین تۆ بداتە تو بزانە ئەوە فەرقی هەیە لەگە غیبتەی غیبتە حەز ناکە خوا لێی بیستینتەوە دوعای خێریشی لۆ دەکە بەڵام خوا حەزی دەکە خوا وچوی بداتێ بزانە ئەوەی مانعەتی تێدانی خاصەتەن ئەگەر حەسوودیەکە لە ئەهلی خێر و لە ئەهلی علم بوو کابراەک علمی هەیە علمی بڵاو دەکاتەوە خەڵک ئیسیفادەی لێ دەکات فەقیه هەیە مەدرسەی هەیە خۆزی ئەمیش ئەو علمەم هەبایە خۆزی ئەمیش ئەو قورئانە جوانم بزانی بە ئەم فەقییانم پێ بگەیت بایە ئەوە بەڕاستی خوا بە قەدەروان خێری لە بۆ دەنووسیتن ئەزانم بەڕاستی ئەم جۆری غیبتەیە زۆر شتێکی مەحموود و چاکە لەورێ هەم دوعاش لە بۆ خەڵکی دەکەی و هەم خێر و پاداشەکەت بۆ خۆت دێتن ئەوان چەند خێریان دەگاتێ کابرای خێرکەر کابرای عالم کابرای مامۆستای کە مەدرسەی هەیە کە فەقەی هەیە چەندی خێر دەگاتێ ئەوەندە خێرش دەگاتێت و بەس مجەڕەد چکۆ نیەتت خەیر بووە ئەمما بابای حەسوود نیەتی خەیری نییە نیەتی شەڕە نیەتی شەڕە حەز دەکە خوا لەوی بستین تۆ بیداتەوی لەوی بستین تۆ لە بۆ خۆی بیتن لێرە ئەم گوناحە ئەم تاوانە زۆر زۆر خەتەرە لەبەرەوەی بەڕاستی هەم خۆشت دەسووتەی چکە هیچیش نابی هەر حەسوودی پێ بە هیچیش نابی بەخوای ئەڵڵا مەگەت چاوت پیس بی ئەگەر نا بەس بۆ خۆت دەسووتەی و کابرای ئاگاشی لێ نییە تۆ حەسوودی بە یەکێک دەبەی هەموو ڕۆژ قەهری لێ دەخۆی غەزەبی لێ دەخۆی بەخودای ئەو ئاگاشی لە تو نییە بەخۆ لە ماڵی سوتاوی و برژای و بەخۆ لە جێ خۆت فەوتاوی جا بەڕاستی ئەم حەسوودیە سەر هەردێکێکی بۆ نەخۆشەکی کوشندەتر ئەوی ڕگ لێبوونەوەیە ڕکرد لە خەڵکی دەبتۆ لە بڕۆی کەیفت پێی نایە حەسوودی پێی دەبەی تەمەنا دەکەی خوای گەورە لێ بستینتەوە جا لێرە تووشی نەخۆشی دووەم دەبی کە ئەمەش بەرەکەت لە ناو ژیانت هەردەگری لە ناو ڕزقت لە ناو ڕۆزیت لە ناو ماڵ و منداڵت لە وەخت و سات و ژیانت دەبە ئەویش ئەو ڕگ لێبوونەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە زوبەیری کوڕی عەوام ئەو حەدیسەمان دۆ دەجێرتەوە کە دەفەرموویتن دەبە ئیلەیکم داء الأمم
ئەفەرمی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هاتیتە ناو ئێوە نەخۆشیەکانی ئوممەتانی پێش ئێوە سوبحان الله چ نەخۆشیەکانی پێش ئوممەتی محەممەدمان توش بە چ نەخۆشیێک ئەفەرمیتن دەب ئیلەیکم داء الأمم قبلكم الحسد والبغضاء ئەفەرمیتن هاتیتە ناو ئێوە نەخۆشیەکانی پێش ئێوە ئوممەتانی پێش ئێوە ئەویش ئەوەیە حەسوودی و ڕگلێبوونەوە هي الحالقة ئەتاشری فەرمووی لا ئەقول تحلق الشعر نارێن پرچ و مووی دەتاشی نەخێر بەڵام ولكن تحلق الدين دین دەتاشی سبحان الله سبحان الله خوایە کورە ئەمە زۆر خەتەرە ئازیزانم کورە زۆر خەتەرە یعنی چۆن ئەتۆ موسی بەڕدێن و سمێر و یان پرچ دادەنی هەمووی لا دەبا دەفەرمێ حەسوودی و ڕگلێبوونەوەش ئەو هادینت صاف دەکاتەوە و هیچ خێر و بێری تێدا نایەلیتن سبحان الله إياكم والحسد فإن الحسد يأكل الحسنات كما يأكل النار الحطب پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وریەی خۆتان بن ئاگاداری خۆتان بن لە حەسوودی لەبەرەوە حەسوودی چاکەکانتان دەخوا چۆن ئاگر دار ئەسووتێنی و ئەیخواتن سبحان الله هەرچەندە حەج و عەمرە بکەی هەرچەندە چاکە و پیاوەتی بکەی هەرچەندە خێر و خێرات بکەی هەرچەندە نوێژی و ڕۆژی بگری مادام حەسوودی بووی ئەم حەسوودیت وەکو ئاگری ئەو چاکانت دەخوا وەکو ئاگری ئەو چاکانت لە ناو دەبا و ئایان فەوتێنیتن ئەزانم بەڕاستی حەسوودی بەڵایەکی گەورەیە و ڕگلێبوونەوەش بەرایەکی لەوی گەورەترە کە ئینسان دینی پێ ئەفەوتێ دینی پێ ئەتاشرێ بەرەکەتی لە ناو ژیانیدا نامینێتن ئەزانم چۆن خۆمان لەو حەسوودەی نەجات دەین چۆن خۆمان لەو ڕگلێبوونەوە نەجات دەی لەوەی خێر و بەرەکەتەکە بێتەوە ئەو بەرەکەتەی کە لە ناومان نماوە بێتەوە یەکەمیشت ڕازی بە بە قسمەت و تەوزیعاتی خوای گەورە نەکەی گلەیت هەبی هەر کەسێک شتێکی هەبوو تەمەشات کرد بێ ڕەبی خوای گەورە لێتی مبارەکە و زیاتر و چاکتری بداتێ بەم شێوە و پاشان زۆر دوعای بکە برێ خوای ئەو حەسوودیام لە دڵ هەگرە یەکسەر ئەوانیش خوای گەورەش دوعایەکەت قبول دەکا و ئەو حەسوودیە لە دڵت ناڵی بەڵام بە بەرجێک کەوا دوعا لە بۆ خەڵکی بکەی هەر شتێکت دی لە برادێک لە مسلمانێک کەوا دەتویست حەسوودی پێ ببەی یەکسەر برێ یا ڕەبی خوایە مبارەکی کەی لێی خێری لێ ببینی پیرۆزت بێ ئیشاءالله عەکسی دڵت بکە عەکسی وەسوەسەکەی ناو دڵت بکە عەکسی حەسوودیەکەت بکە سبحان الله ڕۆژ بە ڕۆژ وەدەکی بینی ڕۆژگارێک دێ الحەمدولله ئەو حەسوودیە لە ناو دڵچووتە دەرێ کە حەسوودی لە ناو دڵچۆوە دەرێ ڕچیشت لە خەڵکی نابتەوە بەو خوایە کەیفت بە هەموو خەڵکی دێ کەس نابوغزێنی بەڵام کە دڵت پڕی عەقد و بغز و ڕگلێبوونەوەیە لەبەر حەسادەتەکەتە حەسادەتەکەت تۆی سوتاندیە و شێت و هاری کردووی بۆیە ڕکل لە خەڵکی دەبێتەوە تخوا پێم بڵێن کەسێک کە حەسوود بێ کەسێک کە دڵی پڕ بغز و عەداوت بێ چ ژیانەکە دەباتە سەرێ بەس پێم بڵێ چ ژیانەکە لەو گۆڕەی دڵی خۆی تون دەکا لەو گۆڵی ژیانی خۆی تار دەکا لەو گۆڕەی خۆی مشەوەش کردیە کەسیش ئاگای لێ نییە شەوێ خەوی لێ ناکەوی لە بە خەڵکی هەر خەو بیناسە چاوی ئەو کابرا تا سەعات دوو شەوی لەو جێی خۆی ئەو دی و دەکات چیا فلان شتی کڕی فلان خانی نوێ کردەوە فلان سیارە نوێ کردەوە فلان کورە بابا خۆی گەیشتێ بەس ئەمن مامەوە ئەو کابرای زەختی هەردەستی سوکەری هەردەستی نەخۆشی قەلبی دەگریت 50 نەخۆشی توش دەبیتن کەسیشی ئاگا لێ نییە جا بەڕاستی ئەمە پیسترین دەردا کە ئێمە تووشی هاتوونە و پاشەوەی کە بەرەکەتیش دەبە ئازیزم بەرەکەتی خۆت منداڵت عمرت ژیانت هەموو بەرەکەتت دەباتن جا ئەگە بەرەکەتی هەموو بردی تۆ ژیانەکە تێدای شەو خەوت نەبی و 50 نەخۆشی توش بی و بەرەکەتیش نەمینێ جا فەوتای ئازیزم فەوتای جا بەڕاستی بە ئێمەی مسلمانان وعد بدەینە خودای گەورە لەو ڕەمەزانەی واز لە حەسوودی بینین واز لە ڕگبوونەوەی یەکتر بینین لا يزال الناس بخير ما لم يتحاسدوا بە ئەو خەیرە بێتەوە ئازیزم ئەو بەرەکە بێتەوە بەچی بۆی کە حەسوودی بە یەکتر نەبێت خاصەتەن لەناو ئافرەتان سبحان الله حەسوودی لەناو ئافرەتان زیاترە ئافرەت زیاتر حەسوودی بە یەکتر دەبن و زیاتر عەقد و بوغزیان بەرامبەر یەکترە پیاو باشترە
زبراسي أفرد حسودي بها مشتكي يكتري دبن أمش براستي خلل لإيمانيا خلل لدينيا نقصانيا لإيمانيا أبي بخودا بسينو همومان تبياو تأفرد كبتوانين براسي أو حسودي لنا وضلي خمان فريدين أو بغزو عداوتي لنا وضلي خمان فريدين ضلي باكو بيقر سليم أو ضلا أقا سليم نبي خوانايوي يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم روزك دادي نمالو نمن دال هيس استفادة من بينا جيني يكشد استفادة من بي أجيني ضليشي سليم ببغزو بعداوة بيرقليبونه وبيحسودي كبستثبر قابي خداي قورو خواي قورش لبخاتري سليمي ضلي أو إنسانة لهم قناح كان خوش ببي تاكو بيانيو درسي شيتر بخواي قورتان أسبيرم السلام عليكم ورحمة الله وبركاته.